سەماکارێکی تەمەن 18 ساڵ بوو کاتێک شۆفێرێکی سەرخۆش بۆ ئۆتۆمۆبیلەکەی لێدا و کردی تەمەندام. چلسیا 1 ساڵ دوایەوە ڕووداوە دووبارە سەمای دەست پێ کردەوە بەڵام ئەمجار لەسەر کورسی چەرخداردا. کەودیلی کوێرە و ئاتیزمیشی هەیە بەڵام بەهرەی تایبەتی لە موزیکدا هەیە و لەگەڵ خوشک و براکەیدا گروپی موزیکیان هەیە. ئێرە ئەکڤاریۆمە ئۆقیانوسی ئارامەکە 14 ساڵە فستیواڵێک بەناو توانەکانی مرۆڤ بەڕێوە دەبات. پێیان دەڵێن کەمەندامان و ئەوەش زیاتر بیر لە گرفت و ئازارەکانیان دەکەینەوە بیرمان دەچێت کە هێزی مرۆڤ زیاتر لە مشک و هەزر و بۆچوونی بۆ ژیان سەرجاوە دەگرێت نەک تەنیا لە جەستەیەوە. ئێمە هەمومان بۆ ژیان پێداویستیمان بە ئۆقیانوسە. ئامانجەوەی کە گرتوو بین گرنگ نییە خەڵکی کوێن و خاوەن پێداویستی تایبەتین یان نا. ئۆقیانوسی هەمووان و دەبێت هەمومان بیپارێزین. هەموو ساڵی خەڵکانێک پێم دەڵێن ئەم فستیڤاڵە ژیانیانی گۆڕیوە. بۆ نمونە ئەگەر منداڵەکان خاوەن پێداویستی تایبەتە و ئەو دەبینیت کەسانی تر وەکو خۆی بوونە و سەرکەوتون لە ژیاندا یان سیر شانوەکان دەکات و بڕوا دەکات کە خاوەن پێداویستی تایبەتیەکانیش دەتوانن ژانێکی خۆشیان هەبێت. ئەو کەسانش کە خاوەن پێداویستی تایبەتی نین تێئەگەن کە بێ گەرنگیدان بە جەستە ئێمە هەمومان مرۆڤین. هەرچەندە لە جیهانی ئەمڕۆدا هەروە دێ و تێگەیشتن لەبارەی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت زیاتر دەبێت، بەڵام هێشتا زۆر شتماوە بۆ ئەم توێژە تایبەتە بکرێت کە ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێت هیچ سنوورێکی جەستەی ناتوانێت ڕێگای گەیشتن بە حەز و ئاواتەکانیان لێ بگرێت. ئاباهۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.